ئەمریکام ڕۆدانی بەوە دانا کە ژێردەریایی بەکارهێناوە بۆ یەکەم جار لەم شەڕەیە و کەشتی ئێرانی بە ئامانج گرتووە و لە ناوی بردووە. ئەمە چەکی تازە هاتە ناو شەڕەکەەوە. باڵێ ژێردەریایی هاتەنەوە ڕاستەوە، چونکە ئەوەی بڵین ئێرز دینا کەلیداەوە فڕۆکە نەبوو لێدانە ژێردەریایی بوو لێدا لەوێنانە. ژێردەریای ئەمریکاش ینی فئەکانی زۆرە و بەتواناشە بۆ نمونە USS ڤرجینیاەوە، ینی بڵین ژێردەریایەکە نێزیکەی 3 ملیارد دۆلارە، ئەوانە بە ملیار و نیو دۆلاری تر بەرزە بێتەوە. بەڵێ توانای ئەوەی هەیە کە کۆنتترۆلی بکاتن. وڵا حەزەکەم پێشتر یەک بەرنامەی تایبەتمان لە سعاتی سفر لەسەر ژێردەریایی کردووە، بەس ئێستا بەهۆیە بارودۆخەوە حەزەکەم زۆر بە خێرایی بۆ بینەرای 1964 ینی توانای ژێردەریایی ئەمریکا و ئێران هەندێک باس بکەیت و ڕوون بکەیتەوە. بەسە ژێردەریای ئێران ئەوانەی کە هەیەی لە جۆری غەدیرە و بڵین تارقی هەیە، هەنێکی ڕووسیە ماوەتەوە 25 دانەی هەیە، بەڵام ژێردەریای ئێران هەمووی دیزلە، ئۆتۆمی نییە، بە گازی ئیشەکاتن، دەنگێ زۆر دەرەکاتن، دۆزینەوەی ئاسانە و ئەکەوێتە دوو جۆر و غەدیریشی هەیە. ژێردەریاکانی ئێران ئەوەی لە ئاوی قوولە جیاوازە ئەوەی لەگە ئاوی تەنکە ئیشەکە، بەڵام هی ئەمریکا لە هەردووکی ئەتوانێ ئیش بکاتن ڕەت بێ بە ناویە. ژێردەریایی ئێران هەتاکو 200 متر زیاتر ناتوانێت دابەزێتە بنزەوی، هەمووی کۆنە، بەڵام ژێردەریایی ئەمریکا 3700 متر دابەزێ بۆ قوولی بۆ خوارەوە، واتە جیاوازی زۆرە. ئەگەر بێن باسی سورعەتیان بکەین، ینی باشترین ژێردەریایی ئێران ناکاتە 20 عقدە، هەر عقدەیەکیش 1852 مترە، ینی لە سەعاتێک ئەگەر بەیە سورعەت 1 عقدە بڕوا واتە کیلومترێک 152 متر ئەبڕێتن. بەڵام ژێردەریایی ئەمریکا بڵین ئەگەر باسی ڤرجینیا بکەین، سورعەتی ئەگاتە 28.6 بەتاکو 29 عقدە تقریبا نێزیکە ڕواتن. دەنگیشی نییە، تۆڕبی دەکانیشی جیاوازە، تۆڕبی بڵین ژێردەریایی ئێران هەمووی هەر قەدیمەکانە بە پرێسی هەوا کارەکە، بەڵام هی ئەمریکا نەخێر هەیە بە کارەبایی شەکاتن، دەنگی نییە. چۆن ئێستا تۆ سیاری کارەباییت هەیە لە جۆم لە دەنگ مەچینە نییە، ئەمە جوت لی نابێت، سۆنار ناتوانێت بیگرێتن بیدۆزێتەوە، زەحمەتە. لەبەرەوە ینی جیاوازی زۆرە لە بینی ژێردەریاکانیان. ژێردەریایی ئێران ناتوانێت بەرەو ڕووی ژێردەریایی ئەمریکا بێتەوە. کەواتە توانین بڵین بەم نزیکانە مەسەڵ نەگەرم شەڕە بەردەوام بێت، ژێردەریاکانی ئێران نقم دەکات باڵێ بگەنە ڕووی یەکتری، ژێردەریاکانی ئەمریکا کۆتایی بەوانە دێنێت.